جا ئەم نامەیە پێشکەش بە ئێوە ئەکەین فەرمون بیخوێننەوە. السلام عليكم. سلام خوشكم بخير. جازە هەیە دابنیشین ئەم کاتتان باش بەڕێزم بەخێر بنیا بەڕێز سپاس دەکەم. سەلامەت بنیاخوا. خۆتان نەخۆشن یا هاوڵی نەخۆشن لەگەڵ نەخۆشات؟ خێزام نەخۆشە لەگەڵەوە. سەلامەتی ئیشەڵا بەخێر بنیاخوا. یەکەم جارتانت دێنە میهرەبانی؟ زۆر جاری تریشاتوی. بەخێر بن. ئەم کچە جوانەمان ناوی چییە؟ وڵای ناوی منسای هەر خۆی لێرە لە دایک لەم خەسخانە. بە دایک و باو گەورە بە عاقبەت خێرە بێ ئیشەڵا. ئێوە ئاگداری ئۆفەرەکانی میهرەبانین و بە بەردەوامی سەردانی ئێرەکەن؟ بەڵێ بەڵێ زۆر بۆ زۆر شتێنە ئێرە خەسخانێکی باشە. ئەی چیتان هەیە بۆ پزیشکانەی کە بڕیاریان داوە بە درێژایی مانگی ڕەمەزان کۆمەڵک ئۆفەرڕا بگەێنن یەکێک لە ئۆفەرەکانیان ئەوەیە کە نەخۆشەکان بە خۆڕایی ئەبینن چیتان هەیە بۆ ئەو بڕیارەیان و پێتان باشە بەردەوامی پێ بدەن؟ وڵای پێم باشە بەردەوام بوون چکە خەڵکیی هەزار زۆرەیە بەڕاستی دەستخۆشییان لێگەم زۆر زەویشێ باشەکە لە مانگی ڕەمەزانە داشکال نەکەن هەم بۆ خۆیان باشە و هەم خێر و سەدەقەشە هەم فەقیریش دڵی پێ خۆشە بکەیت خست سەردانی ئەو خەسخانەیەەکە چکە خەسخانەی وا زۆر کەم و بەڕاستی لەم سەردەمە ئێستا ئاوە داشکانکە و نمونەیش فەرمون بێەوەی بنیاخوا ئینشاءالله میهرەبانیش لە باشبینی ئێوەیە ئەبێ و بەردەوامە بێ لە سەر و کارانەی نازانم خۆتان ئاگدار بنیاننا کە میهرەبانی لە دوو بەش پێکاتەوە بەشی خێری و بەشی ئیسtisماری چیتان هەیە بوو کەسانەی کە هەردوو شێوەکە هاوکاری میهرەبانی بوون هەر لە بناغەوە تا ئێستاکە گەشتووە بەم باڵەخانەی ئێستا و خزمەتی فەقیر و هەژار و نەخۆشەکانەکە هەم بە پشکە خێریەکانیان هەم بە و پشکەوە بەرهێنانانەی کە ئێرەی پێ دروست کراوە چیتان هەیە بۆیان؟ نمونیان زیاد بێ وشێکی زۆر زۆر باشە بەڕاستی هیوادارم بەردەوام خەڵکی تریش بەشداریکەن لە پرۆژێ ئەوە پرۆژێکی زۆر سەرکەوتووە بێ ئاوە خەڵک یارمەتی هەژار بدا خەسخانەکەش ئاوە بەڕێوەچێ زۆر زۆر باشتر چیە ئەمە لەوە زیاتر کاتتان ناگرین پەیامێکمان هەیە بۆ ئێوە پرۆگرامەکەمان هەندناوی نامەی بیمارانە جا ئەم نامەیە پێشکەش بە ئێوە ئەکەین فەرمون بیخوێننەوە. ئاوڕێک بدەوە ڕابردوو ببینە چ کۆسب و زەحمەتیەکت تێپەڕاندووە ئەها توانیت نیگەران مەبە ئەمیش وەک ئەوانی تر تێدەپەڕێت.